بەڵێ سەبارەت بەمە میوانێکمان لەگەڵ دەبێت تایبەت بە دواخستی هەڵبژاردن و پێداچوونەوەی دەنگدەران لە کەرکووک. ئیسماعیل حەدیدیە میداری گشتی حیزبی ئامانجی نیشتیمان لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئیسماعیل سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کەشوهەوایەکی گەرم و گوڕی هەڵبژاردن لە کەرکووک بەدیەکرێ. چۆنە ئاوا بەشێک لە لایەنەکانی کەرکووک داوای دواخستنی هەڵبژاردنەکەن لە کەرکووک؟ نعم لا هناك بەڵێ بۆ ئەوەی بە ڕوونی قسە بکەین چەند سکاڵایەک هەن کە پێشکەشکراون بۆ دادگای باڵای فیدراالی سەبارەت بە یاسای هەڵبژاردن، چونکە لەو یاسانە لە بە دیاریکراوی لە مادەی 13دا ئاماژە بەوە کراوە کە پێویستە پێداچوونەوە بە تۆماری دەنگدەرانی کەرکووک بکرێت و هەروەها لیژنەیەک لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە پێک بهێنرێت. ئەم لیژنەیە ئەندامی وەزارەتەکانی تێدا بێت، لە وەزارەتی بازرگانی و وەزارەتی ناوخۆ، وەزارەتی تەندروستی و هەروەها پێویستە نوێنەری پێکاتەکانیشی تێدا بێت بۆ ئەوەی پێداچوونەوە بە تۆمارەکاندا بکەن، تۆماری دەنگدەران بەر لەوەی دەنگدان دەست پێ بکات. بەڵام دیار بوو کە لیژنەکە نەیتوانی ئەم شتە زێبەجێ بکە و هەروەها مادەکە سکاڵاکە پەسەند بکرێ و هیچ پێداچوونەوەیەک بۆ ئەم بابەتە نەکرایەوە. لە ئەنجامدا سکاڵایەک پێشکەش کرا بۆ دادگای دەستوری بۆ ئەوەی کە تانە لەم بڕیارە بدرێت و جارێکی دیکە پێداچوونەوە بە تۆماری دەنگدەرانی کەرکووک بکرێت. دوو جارە بەحسا سکاڵا کرد، یەن یەکەم تایبەتیژی بەریەک و بانگێشە دەست پێ بکەن کینە ئەولانین و دەستپێکی سکاڵا تۆمارکردین و ئەولانێ دوێتە بەحەسکردی تایبەتیژی تانە ئەلیاسا هەڵبژاردنەوەدا ئەولانە کیە؟ تم الطعن من قبل تانەکە کە پێشکەش کراوە لەلایەن هەندێک لایەنی عەرەبی و تورکمانیەوە پێشکەش کراوە، هەندێک لایەنی سیاسین ئەوان ئامانجیان لە پێشکەشکردنی ئەم تانەیە ئەوە بوو بۆ ئەوەی بە ڕوونی پەیامەکەم بگات بابەتەکە ئەوە نییە کە ئەمانە نیازیان وابێت کە هەڵبژاردن دووە بخرێت، چونکە هەموو لایەک ئێستا خەریکی ئامادەکارین بۆ هەڵبژارنەکانەوە لەسەر ئاستێکی بەرز ئامادەکاری کراوە لەلایەن تەواوی هاوپەیمانەتی و پارتەکانی کەرکووک، چ لە عەرەب، چ لە کورد، چ لە تورکمان و کریستیانەکان، هەموو لایەک ئامادەن بۆ هەڵبژاردن. بەڵام ئەم بارودۆخە کاتێک هاتە پێشەوە بەهۆی ئەوە بوو کە پێداچوونەوە بە تۆماری دەنگداندا نەکرا. ئامەیە کێشەی ئێمە ئەمە ئەو کۆمیسیۆنی حتان و کات بەرسڤک هەبیە، چونکە ئەس بارکەم تا ئالی نەدیوارکردن کاکینە ئالیێن تانە و سکاڵا داین. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تاکو ئێستا قسەیان نەکردووە، پێویستە چونکە دانیشتێک هەبێت بڕیار وایە سبەی یاخود لەم ڕۆژانە دڵنیانیم بە دیاریکراوی چ ڕۆژێک دەبێت بەیانیان ڕۆژێکی دیکە دانیشتێک دەبێت، کۆبوونەوەیەک دەبێت تایبەت بەم بابەتە تاکو ئێستا ئەنجامەکەشی نەزاندراوە. من وای دەبینم کە شتەکە جێبەجێ دەکرێت، ئاراستەکە بەو شێوەیە دەبێت کە هەڵبژاردن بکرێت، چکە ئامادەکاریەکان دەستیان پێکراوە. ئێمە تەنانەت ئەمڕۆ بۆ خۆمان ئامادەکاریمان کردووە لەسەر ئاستێکی باڵاوە، هەروەها دەمانەوێت هەڵبژاردن ویست هەیە یاخود بۆ هەڵبژاردنکردن لەلایەن تەواوی لایەنەکانی کەرکووکەوە وە کێبڕکەیەکەش توندە لە هەڵبژاردنەدا. ئەمە هەمیشە وابووە لە کەرکووک هەمیشە کێبڕکەیەکی تند هەیە بە تایبەتی لە هەڵبژاردنەکاندا و ئەم بابەتەش بە هەمان شێوە. بەڵام ئەم بابەتە وەکو کێشە بۆ ئێمە ئەوە بوو کە دەبوایە کە پێشتر کرا بە چونکە ئەمە بابەتە خەریکە کۆن دەبێت. پێویستە هەموو کاتێک وردبینی یاخود پێداچوونەوە بە تۆماری دەنگدەراندا بکرێت، چونکە ئەمە داواکاری بۆ و پێشتر پێشکەش کرا بۆەوە ڕاش هەیە سەبارەت بە من بابەتە نەک ئێمە کە پێویستە پێداچوونەوە بۆ تۆمارانەدا بکرێت. بۆیە دەبینی کە زۆر جار هێزەکان داوا دەکەن کە پێداچوونەوە بە تۆماری دەنگدەرانی کەرکووکدا بکرێت. ئەمە کێشەی سەرەکیە لەم بابەتەدا. بەڵام
ئەم کێشەیە لەوە ڕوویداکە لیژنەکان دەبواە پێش هەڵبژاردن دانیشتبوونەوە و کۆبوونەوەیان کردبە بەڵام ماوەکە زۆر کورتە و ئامانیش چاویان بەم بابەتەدا نەخشاندەوە چکە ماوەکە زۆر کمە ماوەکە ئەوەندە نزیکە کە ڕێگە نادەپرسم کەشوایەکی گەرم و گڕ لە کەرکووک هەیە ینی لایەنەکان هەمیشە کاندیدەکانیان ناسێن ڕۆژانە و پۆستەر هەڵواستراوە و باز لەوە کرێت کە حەجم و دەنگی حەقیقی بەشێک لەو لایەنانەی کە ناڕازین و باز لەوەکەن کە ئەبێ پێداچوونەوە بە دەنگدارانی بایۆمەتی بکرێ حەجمی حەقیقیان ڕەنگە یارمەتی دەرنەبێ بۆم هەڵبژاردن ئەمە تا چەند ڕاستە ئایا لە هەڵبژاردن دەترسن یاخود هۆکارێکی دیکەی هەیە نەخێر وەکو ترس بە دیاریکراوی بڵێن ترس نییە چونکە ئێمە تاکو ئێستا دەتوانین بڵێن هەڵبژاردن لە کەرکووک دەرەنجامەکان چاوەڕوانکراوە دەبن هەموو لایەک قەبارەی خۆی دەزانێت کە قەبارەی چێ و چەند دەنگ دێنێت ئەمە شتێکی نوێ نییە بەڵام ئامانج ئەوە بووە ئەم شتە هەمیشە لە پێش هەڵبژارنەکاندا هەبووە کە زۆرێک لە دڵەڕاوکێ هەیە چونکە تۆماری دەنگدەران داتای نوێی لەسەر زیاد دەکرێت بۆ هێزەکان ڕژدن لەسەر ئەوەی کە پێویستە ئەو تۆمارانە پێداچوونەوە وردبینیان بۆ بکرێت ئێمە هیوامان دەخواست کە ئەم داواکاریانە زووتر پەسەند کرابن چونکە ئێمە ماوەیەکی زۆرە لە ساڵی 2010 داوا دەکرێت کە پێداچوونەوە بەم لیستانەدا بکرێت بە تۆماری دەنگدەراندا بکرێت بەڵام بەداخەوە پێویست بوو ئەم تۆمارە پێدەچوونەوەی بۆ کرابە بۆ ئەوەی ئێمە بەیەکجاری ئەم کێشەیەمان بۆ چارەسەر بکرێت چونکە ئێمە پێمان وایە چەند داتایەکەن کە دروستنین و لەنێو ئەو تۆمارانەدا ماون و بە شێوەیەکی بۆ ماوەی بەردەوام بەدرێتی ساڵاتەوە نەکراوە ئەکرێ بڵێن هەڵبژاردن دواخرێ یاخود نەخێر هەڵبژاردن نەکرێ لا الانتخابات هەڵبژارنەکان بەردەوام دەبن لە کاتی خوان ئەم زیاتر ڕۆژکەوە نەبین یعنی چ شێوەیەکی پێداچوون بۆ لیستە دەنگدەران نەهاتیەکردنیانژی پێداچوونە یەکەم هاتیەکردن نەبدلێوە یعنی عەرەب و تورکمانە داخوازا پێداچوونە دوام بکەن و ئەگەر هات پێداچوونە دوام نەهاتەکردن هندی ڕازی بنیانژی دیسا دێ بایکوت بکن هەڵبژاردنە ئاوایەکێدی نەخێر ئێمە بەشداری لە هەڵبژارنەکان دەکەین بە هەر شێوەیە بێت بەڵام چاوەڕێ دەکەین بزانین ئەنجامەکان چی دەبن و چاوەڕێی ئەنجامەکانی دادگای فیدراڵیش دەکەین سەبارەت بەم بابەتە بە دیاریکراوی چونکە ئەم مادەیە کە لە دەقی یاسای سێزدەدا هاتووە باسی ئەوە کراوە کە پێویستە پێدەچوونەوە بۆ تۆماری دەنگدەران بکرێت بەر لە هەڵبژاردن و هەروەها لیژنەیەک لەسەر ئاستی باڵا پێک بهێنرێت و ئەندامی تێدا بێت ئەو ئەندامانەی کە ئاماژەم پێکرد بەڵام نەکرا لیژنەکە پێک بهێنرێت و هەروەها هیچ پێداچوونەوەیەک نەکرا ئەمە وای کرد کە هەندێک پێکاتەی عەرەب و تورکمان ڕشت بن و سکالا پێشکەش بکەن لەسەر ئەوەی کە پێویستە پێداچوونەوە بۆ تۆمارەکان بکرێت سکالایەکەش لەسەر هەندێک لەو هێزانە بووە کە لە بەغدان و لە بەغدا پێشکەش کراوە ئەگەر هاتوو ئەوان دەڵێن ئەگەر هاتوو ئەمە شتە جێبەجێ نەکرا کە داوا دەکەن هەڵبژاردن دوا بخرێ ئەمە دژی هەڵبژاردن نییە بەڵکو بۆ ئەوەیە ئێمە جەخت لەو بکەینەوە کە پێویستە ئەم شتە بکرێت و هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام ڕای ژمارە ئەوان هێز و ئالیا چەندە ئەفداخوازیە مەسەنە پێشکەشکرین یان ژی سکاڵا تۆمارکردین ژمارە ئەوان چەندە؟ ئەو هێزە عەرەبیانەی کە ئەم سکاڵایان پێشکەش کردووە و سکاڵاکەیان تۆمار کردووە بەرەی تورکمانیە واروەها هێزە سیاسەکانی دیکە لە وەکو برایانی بەدر و واروەها
نفس بە هەمان شێوە داواکاریان پێشکەش کردووە لە دادگادا و سکاڵا و تانەشیان لە بڕیارەکە داوە تەنانەت جمزۆڵێکی سیاسیش هەیە لەلایەکی دیکە سەبارەت بەم بابەتە هەموو ئەم هێزانە لە کەرکووکن و هێزی کەرکووکن ئەوان باشتر دەزانن کە و نزیکتریشن لەم باشە بەڕێز ئیسماعیل دوا پرسیار و زۆر بە کورتی بەشێک لە لایەنەکان تانیاندا و سکاڵان تۆمار کردووە دادگای فیدراڵی دادگای فیدراڵی دەتوانێت پێش وادەی هەڵبژاردنەکە وەڵامی تانە و داواکاریەکانیان بداتەوە؟ سەختە دادگا بتوانێت کارێکی و ئەنجام بدات ئەم بڕیارە بەڕاستی من وای نابینم چکە پێچەوانەی ڕای گشتیە و ماوەی هەڵبژاردنی زۆر نزیکە دەبوایە ئەم تانەیە بەر لە ماوەیە پێشکەشکرا بووایە لە کاتێکدا ناخۆت لە کاتی پێشکەشکردنی مادەکە ئەم شتە ئەنجام درابە کاتێک لیژنەکەش پێکێنرەوە هاتنە کەرکووک ئەمڕۆڵەیان نەبینی و هیچ هەموارکردنەوەیەک یاخود پێداچوونەوەیەک بۆ تۆماری دەنگدەران نەکرا من نازانم بەڕاستی هۆکاری ئەم شتە چین لەبەرچی شتێکی وە ڕوویداوە بەڵام ئەوەی دڵنیاین لێی چونکە باس لە مادەکە کراوە مادەکە ئاماژەیەک پێکراوە ئەوە بە دڵنیاییەوە ئەم مادەمادەیەکی یاساییە و دەکتوانین تانەی لێ بدەین لەلایەن دادگا دەستوریەکار و دادگای فیدراڵی بەغداد. گەلک سوپاس بەڕێز ئیسماعیل حەدیدی ئەمیداری گشتی حزب ئامانجا نیشتیمانی کەرکووکێ وایکە ڕاستەوخۆ هین گەلمە دەبوون گەلک سوپاس.